لما ئەوەی لە ماوەی مانگێکە ئێمە 259 فەرمانی دەستگیرکردن دەرچووە بۆ تومەتباران. لەم 259ە 213 دەستگیر کراوە. تاوانەکانیش جۆرا و جۆرن. دزیتیایە بە هەموو جۆرەکانی. هەموو جۆرەکانی دزیتیایە. تەقەکردنی تایە تەنانەت لە ناو شاری کەلارە بە تاقییان کردووە لای محکەمەی جنایات تەقە کراوە لە ناو قەزای ڕزگاری تەقە کراوە ئەمە وەکو تەقەکردن هەمویان دەستگیر کراون. دوو گروپی مادەی هۆشبەریشمان دەستگیر کردووە کە بەر لە تقریبەن دەڕۆژێک بوو گروپێکمان ئیحالەی ئاسایشی گەرمیان کردووە بە فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی کەلار و ئێسش گروپێکی ترمان لە ئەویش هەم بڕیاری ئیحالەکردنیان دراوە کە ئەمانش هەر هەمویان احترافیان کردووە تەنانەت بڕێک لە مادەکانیش دەستی بەسەرا گیراوە. ئەم گروپە هەم بازرگانی تایە هەم بەکارهێنەریشی تایە.